ئەڕۆمەڕۆم زمیر مەبن وردی لەکانە تا سەرباستی وەداز دێنم بۆ کوردستانە. هونەرمەند و پێشمەرگەی ڕۆژانی سەختی خەبات و تێکۆشان حەمەد جەزا لە ساڵی 1949 لە شاری سلێمانی لەدایک بووە. لە ساڵی 1969دا پەیوەندی بە شۆڕشی ڕزگاری خوازی کوردەوە کردو و لەو ساتەشەوە تا ساتەوەختی کۆچی دوایی لە خمی ڕزگاری و بەختەوەری گەلەکەیدا بووە و چەندین ساڵی تەمەنیشی لە ژیانی پێشمەرگایەتیدا بەسەر بردووە. حەمەد جەزا لە سەرەتای هەشتاکانی سەدەی ڕابردوو بەشداری لە شۆڕشی نوێی گەلەکەماندا کردووە و بەشداریەکی ڕاستەوخۆ و کاریگەریشی هەبووە. بەتایبەت لە ڕێگەی سرود و گۆرانیە شۆڕشگەرەکانیەوە کە هەمیشە ورە و ئازایەتی دەدایە هێزی پێشمەرگە. هاوکات وێردی سەرزمانی کۆمەڵانی خەڵکی کوردستانیش بوو لە شار و شارۆچکە و گوندەکاندا. حەمەد جەزای هونەرمەند لە بوارەکانی کۆمەڵایەتی و بەرگریکردن لە نیشتمان و زمان و فەرهەنگی نەتەوەکەیدا کەسایەتیەکی دەوڵەمەند بوو. ئەگەر لاپەڕەکانی هەر یەکێک لەو بوارانەشدا هەڵ بدەینەوە دەبینین پڕیەتی لەدەیان شاکاری جوان و سەرنجڕاکێش کەسایەتی ئەو هونەرمەندە گەورەی کوردی تێدا بەرجەستە بووە. حەمەد جەزای هونەرمەند و پێشمەرگە هەمیشە بە کەسێکی ڕووخۆش و قسەخۆش و میهرەبان ناسرا بوو. پیرۆزی خاکی کوردستان و پێشمەرگەی لا گەورەتر و شیرینتر کردین. هەستی نیشتمان پەروەری و نەتەوایەتی لە ناخماندا چەقاند و خۆشەویستی خۆشی خستە نێودڵ و دەرونی هاوڵاتیانەوە. بەڵام بەداخەوە مەرگ مەودای تەمەنی پڕبەخشینی نەدا و دوای ململانەیەکی سەخت لەگەڵ نەخۆشیدا لە شەوی سی لە سەریەکی دەی 2010 لە تەمەنی 61 ساڵیدا چاوی لێکنا و بۆ دوجار ماڵئاوایی لە خاکی پیرۆزی کوردستان کردو. ناو یادگاریەکانی بەدرەوشاوی لە بیر و دڵی هەموو تاکێکی کووردا بەجێهێشت هەر هەمان ڕۆژوو لە ڕێوڕسمێکی پڕشک و شایستەدا. بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر بنەماڵە و کەسوکار و دۆستان و هاوڕێیانی هونەرمەند لە گردی سەیوان لە سلێمانی تەرمەکەی بە خاک سپێردرا. هونەرمەند حەمەد جەزا لە ماوەی ژیانیشیدا چەندین خەڵاتی پێبەخشراوە. یەکێک لەو خەڵاتانەش لە ڕۆژی 26 دەی 2009دا بە ئامادەبوونی هێرۆی ئیبراهیم ئەحمەد و فەلەکەدین کاکەی وەزیرە ڕۆشنبیری حکومەتی هەرێم لە هۆڵی پێشەوە لە شاری هەولێر خەڵاتی ڕێزلێنانی ئاڵتونی پێبەخشرا.